لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین کەناڵی کوردی لە باکووری کوردستان و تورکیا لەلایەن حکوومەتی ئاکەپەوە داخرا. ئەوەش ناڕەزایەتی ڕۆژنامەوانانی باشووری کوردستانی بەدوای خۆیدا هێنا. ڕۆژنامەوانانی شاری کەرکووکیش دەڵێن داخستنی ئەو کەناڵانە نیشانەی شکستی ئاکەپەیە. ئەمڕۆ حکوومەتی ئاک پارتی ینی تەواو وەکو دیکتاتۆرێکی ڕاستەقینە خۆی ئەنوێنێت، هەموو دادگا و دەسەڵات و هێزی باڵێ قۆڕخ کردووە بۆ خۆی دێ میدیاکانی باکووری کوردستان دادەخات. دیارە میدیایانەش لە کۆمەڵ کەناڵی جۆراوجۆر پێدەن، تەنها بەس کەناڵی سیاسی نیە، بەڵکو کەناڵی ئەوە نێ من زانیاریم هەبێ کەناڵی بابەتی مناڵانش کە پێشکەشەکان خود هونەریان خود ئەوە کورد لە تورکیا خاوەنی خاکی خۆیەتی، لە باکووری کوردستان خاوەنی خاکی خۆیەتی، ئەوە ئەردۆغانە هێرشەکاتە سەریان. دیارە داخستنی ئەو کەناڵانە لە باکووری کوردستان لەلایەن ئاک پارتی حکوومەتی تورکیاوە بەڕاستی جێی نیگەرانیە بۆ ئەم هەوڵانە کە لەلایەن حکوومەتی تورکیاوە دەدرێت، ئەوە لە ئامانجی شکست خواردووی ئەو حکوومەتەیە. بەڕاستی ئەمە خۆی کارەساتێکە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەمە ئەوە ڕاگەرێت کە چەندێک لە وشەی کوردی ترساون لە حقەتەکان ترساون، چونکە ئەوانە حقەتەکان دەرەخەن. بۆیە من ئەمە بە سەرکەوتنێکدانم ئەگەر چی خۆی داخستنێکە، بەڵام سەرکەوتنێکە بۆ میدیای کوردی بۆ باکوور، ئەمە سەرکەوتنێکە بۆ هەموو ڕۆژنامەگەری کوردی.